بانگتان باش دامەزراوی کەریمی عەلەکە دیدارێکی تایبەت سازەدا بۆ پرسەکانی ئافرەت لە دوێنێ و ئەمڕۆدا بە بەشداری چەندین توێژەری بەتوانە کە گفتوگۆی زیاتر لەبارەی ئەم پرسەوە دەکەن. ئێوەش لەگەڵمان بن بۆ بینینی ئەم راپۆرتە. دیدارەکەمان ئەمڕۆ باسکردن لە ڕۆڵی ژنان و باسکردن لە بابەتی ژنان پەیوەندی بە هەموو کۆمەلگاوە هەیە، پەیوەندی بە دۆخی سیاسیەوە هەیە، پەیوەندی بە هەموو جومگەکانی ناو کۆمەلگاوە هەیە. ئەمڕۆ ئێمە لێرە لەم دیدارە لە ڕێگەی پێشکەشکردنی شەش توێژینەوە هەوڵ دەین گفتوگۆ بکەین دەربارەی پرسی ژن چ لە ڕابردووە لە ناو مێژوویەمەیە بێگومان ژنان ڕۆڵێکی گەورەیان هەبووە و چ لە ئێستاە بە تایبەتی لە ناو میدیا لە ناو دۆخە سیاسیەکە ژن ڕۆڵێکی گەورەی هەیە. ئەوڵ دەین لە ڕێ توێژینەوەکانەوەم ڕۆباز لەم بابەتانە بکەینەوەم بابەتانە بکەینە تەوەری گفتوگۆکردن بۆ ئەوەی زیاتر ژنان وشیار بنەوە لە مافەکانیان لە ئەو کار و چالاکیانەیەکن لە بەشداریان لە ناو کۆمەلگایە و ئەم گفتوگویانە بێ بە هاندانێک بۆ ئەوەی کە زیاترم بابەتە بێتەوە قسە و باس بۆ میدیا و بۆ توێژەران. بابەتەکەی ئێمەش لەسەر بابەتی ڕاگەاندن و ژنا یا ژنان و ڕاگەاندن و ئایدۆلۆژیایە ئەو پەیامانەی کە لە ناو ڕاگەاندنەکان و لە ناو گوتاری ڕاگەاندنەکانە تا چەندێک بڕۆی بە یەکسانی ژن و پیاو هەیە، تا چەندێک ژنی بردۆتە پێشەوە چۆن لە ناو بەرنامەکانە ئیشی لەسەر ژن کرد و گرنگی بە دۆخی ژن ناوە. هەموو ئەم بابەتانە لەم تەوەرەکانی ئەمڕۆیە باسەکرێت لەم چالاکیە.